بەناوی خی گەورە و میرەبان ئەو ڕووداوانەی چەند ڕۆژی ڕابرد و وەک ئاخیر ڕێککەوتن نامەی یان بە ورتر تەفاهمەی نێوان سووریە دیموکرات و دەوڵەتی سووریا زۆر هەڵدەبی زۆرمانێک بۆ پێویستمانزانی هەندێک گفتوگۆ لەسەر ئەو پارەیە بکەین پێشدا خەڵکی ئێمە زۆر تووشی شۆک بوو کە دەبینی ترامپ لێدوانی زۆر بەهەڵەیی لەسەر تاریخی کوردستان دێبێت ڕاستی ئەوەی هەر ئەوەندە بەسادەی ناوی تەمەشاوی مشکلەی ئەمریکا ئەو دیموکراسی جوانەی سەلبیاتی ئەوەیە کە ئەو ڕئیسانەی تێ ئەو وردەکاری نێودەوڵەتی نازانی گەلێ جار تووشی بێمەعلوماتیۆم جار چێ لە سەرۆکەکی یەکەمی ئەمریکان وەکەن تاالبان چیا وای زانی و تاالبان فقەیەکی مۆسیقایە لەبەرەوەی چی پێویستە ئەوانەی کە میلەتانی سەرچینە زۆر دەبی دیبلۆماسیەتیان بەخۆت ئێمە لەو سەردەمی بەڕاستی نەقسی دیبلۆماسیەتمان لەسەرکردایەتی زۆر بەواسفی دیان سەردەمی قیادە تاریخیەکان دیبلۆماسی بە قووەتیان هەبوو پەیامەکانیان بە خێرایی دەکەیت کاتێک کە ڕئیس جەمهوری ئەمریکایان دەبینی یان ڕئیسی هەر وڵاتێک دەبی بە ماوەی کورت پەیامەکەت بگە تێبگەینی قەزیەی کورتچیە دەنەوەی ترامپی لێدێ ترامپ لە حیات خۆی ئیستقبالی سەرکردی کوردی کەم کردیەوە سەرکردەکانی کوردی وەکو باسم کرد دیبلۆماسیەتی زەعیفە ئێستا جگە لە سەرۆک کۆمار کە تاڕادێک دیبلۆماسیەتەکەی بەقووەتە باقیەکەی تر دیبلۆماسیەتیان زەعیفە چێ دەسەڵاتی هەرێم چێ ڕۆژاوا و پاکەکە بە کامیلی هەست دەکرێت دیبلۆماسکاری زۆر زۆر بەقووەتی نییە نەیتوانیە پەیامەکە بوون بۆیش لە جیهاندا قەزیەکەی چەندە حەقە ئەو ناوی بە تیرۆریست ڕوویە تورکیا چەند ناحەق و زاڵمە تاڕاتێک لەسەر بەڵام باشە ئێستا تەعاتفەکی دووەلی زۆر زۆر دەگەر دەبێ ئێمە وردبین خوێندنەوەکی زۆر واقعی وردانە لە بۆ جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق کوردستان بکەین کە بۆ وای هاتووە ئەو وەزعانە چییە کورد جارشتر کەوتەوە ئەو دۆخەی ئێستا چەند گۆڕانکاریەک هەیە کە هەندێکی لەدەست ئێمەی کورد نەبوو هەندێکیان لەدەست خۆمان بوو کە هاتەدی وای لێکردی کورد ئێستا لە منطقەی ئامینە کە ڕەد ببوو بگەڕێتەوە ناو منطقەیە کە پێی دەبێت منطقەی خەتەر تێکڕای کوردستان گۆڕانکاریەکان بە کورتی دەرن لە جیهاندا دەبینیەکی وەکو ترامپێ کە زۆر مادیە زۆر پراگماتیکیە یعنی ئەوەی پێی دەگوت زۆر جار گوێتان لەوەی دەبوو هەندێک بە خێرایی دەیان بۆ لە عیلاقاتی دووەلی سەداقە هەتا سەری نییە و ناکۆچە سەرنی بەڵکو بەژن ئەوە ڕاست نەبوو ئەو معادلەیە مطلق نییە کولی نییە ئەوە کات خۆی گڵادستۆنی سەرۆکوەزیرانی بەریتانیا ئەوی باس کرد دوو قەڕنەوە پێش ئێستا وا علاقاتی دووەلی هەمووی بەو شێوەی نییە ئەدی ئەوە مافی مرۆڤ ئەدی قوانینی دووەلی ئەدی ئومەم متحیدە ئەوەنە هەیە ڕاستیە بەڵام دەتوانانی برین ترامپ یەک لەو نمونانەیە کە بس زەبەت ئەوەی جێبەجێ دەکەن نەدەزانی سەداقەت چێ نەدەزانی عەداوەت چێت تەنها دەزانی مەسلحەت چییە مەسلحەتێکی زۆر ناشرینش بۆیە ئەوە ئێرباکێکی زۆر خراپی ئێستا عیلاقاتی دووەلی وە کاریگەریشی لەسەر نیزامی دووەلی کردیە زۆر بە خراپی یانی ئەوە وەکو نمونەی زۆر ناشرین لە تاریخی بەشەریەت باز دەکرێت لەو دەمەش بەختی کردوا بوو کە ئەو هەموو پەیوەندیە و اعتیمادە لەسەر ئەمریکا بوو ئەوە یەک لەو نقطانەیە کە لە عیلاقاتی لە سەئاستی جیهان هاتە پێش لە بۆ کورد تازانجی نەبوو چونکە تا مەبادیئی باشتربی لە بۆ میلەتانی زەعیف باشترە هەتا مەسلحەتی مادی زیاتربی لە بۆ گەورە دەستان باشە لە بۆ میلەتانی زەعیف خراپە دەبی ئەوان ئێمە وربین لەو بابەتانە هەر لەسەر ئاستی جیهانی گۆڕانکاریش کەش هەیە بێجگەلەوەی کە باسم کردە ترامپ تەمان گۆڕانکاری زۆرە بەڵام ئەوەی سەرچەکەن دیسان جەمسەرێک پەیدا بووە رووسیا وەکو جەمسەرێک هەرچەندە لەسەر ئاستی جیهانی لەسەر ئاستی قاڕەیەکە چونکە لە سەردەمی دوو جەمسەری معادلە کە پێی دەبێت التضحية جزء من أجل الكل ئێمە لە 80 ساڵی ڕابردووی جەنجی سەر لە نێوان دوو جەمسەر ئێمە
قوربانی ئەو معادلەیە بووین هەر تێدەشکین لەو کاتێک کە دوو جەمسەر ناوین دەبتە یەک جەمسەری جیهانی هەرچی دەستکەوتی کوردستان هەیە لەو فترەی هاتەدی ئێستا کە رووسیا چارشکە دێتەوە پێش وەکو باسم سەد پۆڵە ینی تاو جەمسەری کولی نیە جەمسەرێکی جزئیە بەڵام تەئسیرێکی زۆری لە سیاسی دەولی کرد بە سەلبی لە بۆ کورد زۆر هەنگاوی ترشەیە بەڵام ئەو دووە ڕئیسی ئەوە کاریگەری لەسەر پێگەی کورد کرد لە جیهان لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئیقلیمیش کۆمەڵک گۆڕانکاری هەیە دەبی ئاگادار بین کە سەرهەڵدانی تورکیا سەرهەڵدانی هەندێک حرەکاتی عروبی ینی بە ناوی ئاینی هاتینە بەڵام عروبینە بە ناوی ئیسلامی دێن بەڵام تورک پەرستن ئەوە دوای جارش کەش دەگەڕێمەوە سەریکە چەندە گرنگەوە دەبوابی دەسەڵاتی کوردی خۆمان ناوەندی توێژینەوەی هەبایە بیزانی باە ئەو نۆ پرۆژەیە لە عالەم کە لە شەق لە ئەوسەد ئیشتەکە دوانیان ئەمریکیا سیانیان ئەوروپیا یەکی جامیعی عەرەبیە یەکی ئیخوانی موسلیمینە دووەکەی کە ئێران و تورکیا بە لایحە دیار نییە بەڵام دەبی خوێنەوە بۆ هەبی هەروە 5 گەڵاڵەش هەیە دەبابی دەسەڵاتی کوردی تەصنیفی ئانە بکە قسەی هەبایە و کوردیش پرۆژەیەکی چاکسازی شەرق لەوسەر ئەوانەی نەبووە هەرچی لەسەر ئاستی عێراقا گۆڕانکاری ئەساسی لە عێراق ئەوە بوو عێراق لە بەندی حەوت دەرچوو زۆر گرنگە دەرچوونی عێراق لە بەندی حەوت مانای چێت بە معنای پێشترێ ناقسە سیادە بوو 65 بڕیاری لەسەر بوو عێراق دەست پێی بەسترا بوو کوردستانیش کراوە بوو تر دەستکەوتە گەورەکان لێرە هاتەتی بەداخەوە دەسەڵاتی کورد زۆر شارزای ئەوی نەبوو یارمەتی عێراقیدا زۆر بەچەندە ئێمە زۆر هاوارمان کرد تایبەتی لەگە یەکێکی پەرلەمانتاران نامەی ڕسمی لە بۆ سەرۆکایەتی هەرێمنار ئێستا جوابیان نەبوو ئەمە ناممان لە بۆ هەموو حیزبەکان نات ئەوەی تێگەیشتە مۆزوعی بە ڕەحمەت بیکاگنۆسوران بووکە نەسی ئەو نامەی مەیدا بەزاند و مەترسی ئەوەی کە عێراق لە بەندی حەوت بەبێ مەرج دەرچکە نابێ لەو گۆڕیدە ئەو کاتی 4 حیزبی ڕئیسی کوردستان بێزگە لە گۆڕان بەیانە چەند دەرکرد وتیان ڕۆژێکی تاریخیە کە عێراق لە بەندی حەوت دەردەچێت کە عێراق لە بەندی حەوت دەرچێت سیادەی دەگەڕێتەوە ئیتر ئەتو هەر ئیشەکی گەورەی وەکو ڕێفراندۆمیان وەکو بەرەو دەوڵەت چونتی ئەتو لە ژێر سایی عێراق لە بەندی حەوتبی کە ناقسە سیادەیە پێت دەکرێت نەکە عێراق سیادەگەڕ بەهەرحاڵ ئەوەش لە دەست کورد و وە کورد خۆی ئیشی لە بۆ ئەو ئیشە کرد لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش دیسان دوو گۆڕانکاری گەورە ڕوویدا یەکیان ڕیفراندۆم کرا ڕاستی ڕیفراندۆم هەر نیازەکەوی ئەمە هەدەبی دەستخۆشی بین بەڵ ینی نابی ئەمە ناوی و ناوتۆری خراپی لێبنین بەڵام لەو کات و ساتە خراپە کە عینادی لەگە نێودەوڵەتی کرا کوردستانی لە منتقەی ئامین ینی کوردستان لە خەتەریا دەرچوو ئەو ریفراندۆمەوش دوایی لێکەوتەکانی لە 16 ئۆکتۆبر و 7 ئۆکتۆبر پێدا بڕۆ دوای ساروخەکانی ئێران دێ دوای عفرین دەکەوی هەتا ئێستا لێکەوتی بەردەوامە و بەردەوامیش دەبی لە داهاتوودا کوردستانی لە منتقەی ئامینە ئەوی لە دووەلی پێدەگرێت کە پەڕیتەوە لە خطورات جێڕایەوە جارشکە لە بۆ پشت منتقەی هاتەوە منتقەی خطورە و منتقەی مجازەفات ئێستا ئەمە لەو دۆخەی داینە کاتە کوردستانی پێش ریفراندۆم و پاش ریفراندۆم زۆر زۆر لە یەکجیایە ئەوە دەبی وردوین و ئەوەی زۆر کاریگەریشی لەوەی بزانە ئێستا شکۆ و هەیبەت لە عیلاقاتی دۆ لە چێ دەچی کاتێک ئەتو عینادی لەگەر نێودەوڵەتیەکی دوایە تەنازل لە بۆ قووەتی سەعید دەکەیت یعنی دەسەڵاتی کوردی بەجێ هیچ لایەکی نەکرد بەڵام دوایی چوو تەسلیمی مەحکەمەی ئیتحادی بوو ریفراندۆمەکەی هەر وەشاندەوە چەند ڕۆژێک دادێ وەکوێ یادیتی ئەوە دوای تەسلیمی بۆی مەرجەکانی عێراق و لە مەتارەکان لە خاڵە سنووریەکان لە تەسلیمکردنی ئەو هەموو خاکە هەر لە کەپووکە تا دەگاتە سنجار و ئەولای هەیبەتی هەرێمی کوردستان خراپ چوو لە هەموو جیانواڕۆی کە ئەوە هەرێمێکە لە ناوخۆ گەندەڵ و نیزامەکی ناشیرنی نادیموقراتی و پڕی مادەی هۆشبەرە چی خراپە لە جیهان لەوێ ساغ دەکرێتەوە قاچاقچی یعنی
وەکوی شکۆی ڕووی پشتیوانی نێودەوڵەتی ڕووی لە هەرێمی کوردستان سەرکردایەتی ئیشەکی تری کرد ئەوجە نازم بە نیازەکی باژێ دەبی بە باشە باسی بکەین ئەویش معمەلەی کرد معمەلەشی زۆر خەتەرەگە بە سادەی داسکن پشتیوانە نێودەوڵەتیەکانی گۆڕیەوە بە پشتیوانە ئیقلیمیەکان یعنی پشتیوانە نێودەوڵەتیەکان بگۆڕیەوە بە وڵاتێکی وەکو تورکیا ئەوش ئێستاوا دەبین چەندە زەرروسیانەتی یەکجار زۆر گەور لێ دەکەیت زۆر گۆڕانکاریکە بەڵام ئەو هەموو گۆڕانکاری باسم کرد لەسە ئاستی کوردستان لەسە ئاستی عێراق لەسە ئاستی شەرق الئەوسەط لەسە ئاستی جیهان کەواتە ئێستا کوردستان ئەو کوردستانی سەردەمی بڕیاری 688 و کوردستانی پێش 4 ساڵ 5 ساڵ لەوە پێش نییە چەترەکبی لە بۆ هەموو پارچەکانی تری کوردستان هەمووی جێڕایتەوە منطقەی خەتیرە لە ئێسامە لە منطقەی ئامینە نین وەکو پێشان بتوانین هەموو ڕۆژە پێشوازی لە سەرەوە کەچفران بکەین یان سەرکردەکانی من دەست دەنە تەلەفۆن و یەکسەر لەگە ڕئیسی ئەمریکا قسم ئەو مەجالە نەمای تەنها ڕئیس جەمهور وە چم و جۆڵەکی دیپلۆماسی دەکەیش بە ناوی عێراق ناتوانانی هەموو ئیشێکی بکە پێشتر سەرۆکی هەرێم ئەو ئیشانی دێت ئێمە دەبی ئاگداری ئەو گۆڕانکاریانە بین ئەوانە گرنگن ینی ئەوە لە ئیقلیم ئەوەی زۆر ئەوەی پۆستەوە تورکیا ڕاستێکی تورکیا زۆر بە خراپی ئەوەی پۆستەوە ئێستا هێزی ناردۆتە 3 هەرێمی کوردستان لە باکوور ڕۆژاوە هەرێمی کوردستان هەر سێکی یەک مەبەست ئێستا هەموو خەڵکی کوردستان بە حیزب ویلایەنەکانی شتێگەیشتون کە تورکیا یەکەیەکە پێدادێ ئەگەر لە ڕۆژئاوا سەرکەوتووی وەکو ئێستا تقریبان نیوە سەرکەوتنێکی بەدەستی نایە نۆرەی هەرێم دێ باشتە ئەردۆغان نەیشاردەوە لەو یەک ڕۆژێ ئەوەی بەلا باس کرد بەڵام ئیبراهیم کاڵین مستەشاری یەکەمی ئەردۆغان لە رووسیالیە و زۆر باشتە وتێمە هیچ کیانێکی کوردیمان قبول نییە هەتا لی پرسی گوتی هەرێمی کوردستانی گوتی ئەو نێگو هەرێمی کوردستان گوتی هەتا ئیقلیمی شیمالی عێراقیشمان قبول تا معنە ئەو هێزەی کە هێنایەتی دەبی ئاگدار بین هەر لە ئێستاوە زۆر گرنگە ئەوانەی ڕووی لە ئێستادا خۆ ئامادە بکەین کە نۆرەی دێ ئەو وەزعە چاوی لەوەیە بێتە هەولێر بێتە سلێمانی ڕەنگایەکی پاش پێشبی ئەو معلومات و تەحلیلاتانی کە لە لای مە هەیە یەکەم جار دێتە لای سلێمانی بە ناوی ئەو ناوانی کە لەو لای ناوە دێتە لای تر ئەوجە دێتە لای هەولێر و ڕەتیشدا لە هەولێر و ئەوان هەمن بەڵام ئەوە نییە باسی نارویەکە ئەگەر تۆزێک باس بکەین ئەوە نییە کە وابزانین لێرە دەبینێتەوە چکە عێراق خاوەنی سیادەیە هەر دەتوانی هەتا ئێرە بێ و بگەڕێتەوە بێ بەس تێچێدا نایەتن لایەکی برێ فلان حیزبی دەهێنمەوە لە کوردستان و پشتیوانی ئەوانە دێ بەس تێچێدا خۆ ئەردۆغان نەیشاردەوە گوتی هەرێمی کوردستان سونگاوە خۆ نەیشاردەوە لە کاتی ڕێپراندۆ سەرکردەکانی کورد بە ناو هێنای گوتی خائینن ڕێز عەشیرەت چی خراپە کردی ئەو حقدانەی مایە ئاگدەبی ئاگدار بین سەرکردایەتی کوردی ئێمە ئەو ئیتفاقیات و شتانی لەگە کە تورکیا زۆر بەهەڵێ وهب لە هەمان کاتدا دەبی ئێمە ئاگداری شتەچی ئەو وەزعای ئێستای کە هاتوتە پێش ڕەت فعلی ئەوەی وامان لێ نەکە ئێمە وابزانین دنیا ئەوەیە ئەوی ئێستایە ئیتر ڕۆژ ئاوا نابی احتیمال بکرێت سەری نه وانە ڕاستی ئەوە سەرکردایەتی کورد غەڵەتی خۆیتی وەکو باسم کرد معمەلەی غەڵەتی کرد پشتیوانی ڕۆژ ئاوای بە پشتیوانی ئیقلیمی و تورکیادا استراتیجیەتەکی هەڵەبوو کۆتایی هە بەڕێی من هیچ حیزبەک الحەمدولله ئێستا لەو قەزیە ڕۆژ ئاوا هەست دەکەم یەکگرتنەکی هەموو لایەنەکان هەموو تێکگەیشتین کە چییە قەزیە چێ دوژمنی یەکەن ئەگەر هەر ناوی ئێران و عێراق و سووریا و تورکیا هەموو بەیەک چاو بهینان دنیا هەمووی ئەوە زۆر غەڵەتە ئەوە قسایەک خەڵکەکی عام دیکە تا بەڵام نانی لەسەر ئاستی حیزبی بکەین نا تورکیا لە هەمووان خەتەرترە هیچ شتێکی کوردی قبول نیە ڕەنگە ئێران دەوڵەتی کوردی قبول نەبی ڕەنگە ئێران تەتەوری کوردستان زۆر قبول نەبی بەڵام وەکو میلەتی قبولە عێراق قبوڵیتی جامیعەی عەرەبی ڕەنگە قبولی بی تورکیا کیانی کوردی هیچ قبول نییە کۆمەڵگەی کورد خودی کوردی زمانی کوردی قبول نییە ڕاستی پێم ئەوان بەنیازن لەوانە ئەگە سەرکەوتوو بن یەک بە کوردی قسا بکە یەک بە گۆرانی بە کوردی بدا
برەوە گۆرانیەکی هاندانی تیرۆریستیە. ئەو جملە بە کوردی هاندانی تیرۆریستیە. ئەو لە کاتێکدا ئەو زوڵمە گەورەکان ئێمەی کورد لە سەردەمی حەزرەتی نوحەوە لە وڵاتی خۆمان ئەوان نزیکەی 800-900 ساڵ کاتینە ئەو ناوچەی چەند گوناحێکی گەورەیە چەند غەدرێکی گەورەیە. ئێستا لە ناو خاچکان خۆیان کردیتە دەوڵەتیان هەیە، بەڵام لە دەرەوەش قبولی ئەوی ناکەن کە کورد کیانێکی هەبی. لە کۆسۆڤا لە دەرسی سەفی 6 خەریتەی کوردستان هەبوو، سەفیری تورکیا لەوێ یەقەی کۆسۆڤای گر هەتا ئەو خەریتەی پێلابردن نابی گوتی لە دەرسی سەفی 6 ئیبتیدایی ئەو دەرسە بخوێن. ئەوانە هەموو هەیە، ینی وەزعەکە هاتۆتە پێش ڕاستی. ئێستا ڕۆژئاوا هەنگاوێکینە، هەنگاوێکی ناچاری، هەرچەندە ڕاستی ساڵێک زیاتریشە. من ئاگادارم سەرکردەی گەورەی کورد سەرکردەکان پێیان گوتیە ئەوەندی من ئاگادارم لە مستەوای ڕیاسەی جەمهور بە گوتراکە سیناریۆیەکی وا لە پێش دەبابی زوو خۆ حازرکن، دەبابی ئاگایان لێ بووە نەک لە کات و ساتیها لە ساڵی 75 شۆڕشی ئەیلول تووشی حالەتەکی وها بوو. لە لەحەزاتی ئەخیری نامەیەکی لە بۆ ئەحمەد حەسەن بەکردنا دای مفازەت کە دەما ڕەتیان کرد، هەرچەندە ئەو کاتی زۆر گوناحی زوو، ینی هەست دەکەی کورد فەقیری، ینی هەر تووشی وەزعی وا دەبی، ینی هەر تووشەوەی دەبی وەکوی سیناریۆکان دووبارە دەبنەوە. ئەو جارەشە هەمان شێوە لە لەحەزاتی ئەخیری دەچەند ئەوەی کەکرا ئیتفاقیش نیە تەفاهمە شتەکەن کە داوای هێنانەوەی جێشی سووریا دەکەن وەکوبرەی مەخرەجێکی ناچاریە. چۆن مەسەن لێرە هەندێک جار حیزبەکان یەکتریان تەنگاو دەکرد، ئەو دەچوو عێراقی دێن، ئەو دەچوو تورکیای دێن، شتێکی وایە، بەڵام ئەو جارە وانییە لە ناوە خۆبی ئەوە تورکیایە ناچاری کرد. ئەوان بین ڕاستی تورکیا شعارەکی لەو دوایی هەڵگرتیا، دەرێ یەک پارچەی خاچی سووریا، یەک پارچەی خاچی عێراق، یەک پارچەی خاچی ئێران وەکو یەک پارچەی خاچی تورکیا. دەبێمە لەو معادلەی بە ئاسانی تێ بگەین، بە مەعنا بوونی کورد لە قاموسی تورکیا نەما و هەر نەش بوو پێشووتریش. نازم چۆن سەرکردایەتی ئێمەی باشوور ئەو هەموو پشتی ئەو هەموو ئەتیمادی کرد سەر تورکیا و اتفاقیات و 50 ساڵ و نەوت و نازم ئەو وەزعانەی کە کردی چەندە بە استراتیژێتەکی هەڵەدا چوە. بۆیە ئەو ئیشە ئێستا تورکیا دەیکا ئەگە ڕاستی بڵێن زۆر سووریا زۆر پێی ناخۆش نییە، عێراقی زۆر پێی ناخۆش نییە، ئێرانی زۆر پێی ناخۆش نییە، بەڵام ئەوان نایکەن تورکیا دەیکا. ینی سووریا چ زەرە دەکا؟ تورکیا دێ درێم کیانەکی ئینفیساڵی لە ناودەم وەکو ئەوی وایە تو لە جسمت گرێژ تێدابی یەکتی گرەیەکەی دەبا، ینی زۆر جارەوە لە نێوان حیوانات ئەو ئیشە هەیە، دەبینی تەیرەک دێ مێش و مەگەزی سەر جسمی فیلەکی دەخوا، فیلەکە هیچ دەنجێ ناکە لەبەرەوەی هەرچەنە عتیداشە تاڕاتێ دێت سەر سیادەوی تقریبەن وایە. ینی سووریا زۆر پێخۆشما ئەو قازانجە گەورەی کرد. ئێستا سرای کە لە باشووری کوردستانیش ئەگەر حرەکەیەکی واکە پێم وایە عێراقی زۆری پێ ناخۆش نابی لە ئەمنی قەومی خۆیدا، بەڵام ئەوێمە ڕئیس جەمهورمان هەیە، کۆمەڵ وەزیرمان هەیە، هەیئەتی ڕیاسی ئێستا باشی عێراقیە، ڕەنگە ئەوەی بەو شێوەی لە بۆ نەستە سەری بەو شێوازێ، بەڵام ئێرانیش وە هەرچەند ئەوانە هەموو یعنی ناویشیان لە ئەو عملی عسکەری تورکیانە معتەدی و اعتیدا ئەوانە باش بوو مەوزوعانە. ئێستا ئەوەی کەماوە بیرین بەرەو چێ ئەو وەزعە، بەرەو چێ دەچی ڕۆژاوا هەرێمی کوردستان؟ ڕۆژاوا وا پێ دەچی تازە ئەو وەکوێ ئەو چاوەڕوان کرایەوی ئەو دەستکەوتە گەورە نابی، بەڵام هەندێ مافیش بەدەست دەینن، مافی سەقافی و نیشتیمانی و ناسنامەیان پێ ئەوانیان پێ دەدرێت و ئەگەری زۆرە جاریشتر گۆڕانکاری گەورە چکە سووریا زۆر بە زەحمەت تازە دەستەوە جێ خۆی بۆ شێوازەی، بۆیە وەکوورەی ئەو مستەوایە گەورەی کە بەسەر کەوت و بڕک دێتە خوارێ. هەرێمی کوردستانیش پێشڕفەن زۆر بەسەر کەوت بوو لە عیلاقاتی دووەلی گەیشت بۆ مستەوای تەعاملی عسکەری، ینی قانونی و سیاسی و ئینسانی بەجێ هێشت و مستەوایەکی بەرزی هاتە خوارد. ئێستا تێکڕای کوردستان هاتۆتە خوارێ، شەر نییە هەروەها ببینی ئینشاء الله دەرگا دەکرێتەوە. ئەوە بەنسبەت ڕۆژاوە هەرچی هەرێمی کوردستانە
هەموو لایەک ئەوەی تێگەیشتینە کە تورکیا ئێستا هێزی لە ناو هەرێمی کوردستانە ئۆپەراسیۆن دەکا و ئەو کیانە لە ناو دەبا ئەگە بتوانین. بەڵام ئێمە چی بکەین لە ئێستا وا چاکە وامان لێ نییە وەکو ڕۆژئاوا ئەو شێوازە لە لەحەزاتی ئەخیری بچین مفاوەزات بکەین. ئەو نوع مفاوەزاتە تەمان زەرەر و زیانی زیاتر دەبی لە ئێستاوە باچیتر لەسەر نەوت و لەسەر گەندەڵی و لەسەر هەندێک ینی شتی نامعقولکە نە لە ناو کوردستان معقول نە لە ئیرادەی دەولیش خۆمان معقولکەین لەگەڵ عێراق ڕێککەوین بە هەموو جۆرێک ئەو ڕئیس جەمهور هەیە وەزیری هەموو لایەنەکان لەوەیە هەیئەتی ڕیاسی باشە با ئەو هەیئە ڕیاسە لە دەست نەچی ئەو مزاهرانە چەند مەترسیدار بوو بۆیە ئەو ئیشانە لەگەڵ عێراق لە ئێستاوە بکرێت تیمێکی مفاوەزاتی ڕاستەقینەی اختصاصی بچی لەسەر مەبادیە ئەساسیەکان حسابکان نەک لەسەر هەر کەسە دەچی مفاوەزات تشتەکە و دەگەڕێت و یەکەش کە دەچ کەس ئاگای لە کەس نی ئەوان هەموو بکری تێکڕای کوردستانیش پێویستی بە مڕاجعەیە خاڵەکی ناخۆش هەیە دەبی ئاشکرایکەین میرە ناچارین باسیکەین دەبی ئەوەی ئاشکرا بکەین مجتەمەعی دووەلی پەکەکەی قبول نییە ئەو دروشم و شیعار و وێنەی بەڕێز ئۆجەلان و ئەوانیان قبول نییە بەداخەوە دەبوابی ڕۆژئاوا مڕاعەتی ئەوەی بکە وە برادرانی قەندیلیش ئەوەندە زەختیان لەوە نەکرا بە ئەو هەموو وێنە و ئەوە پێویست نەبوو پەکەکە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی گۆڕان ئەوانە ئامرازن کە زانیمان نێودەوڵەتی ئەوەی قبولی قەچەکە ناوی بگۆڕن بە ئامرازێکی تر چکە ئەوەی ئێستا ئەها بۆ وەزعێنێتەوە هەر تورکیا قازانج دەکات باش تێگەیشتینە کۆمەڵگەی نێودەوڵەتی پەکەکەی قبول نییە بە هەموو ڕنگ و فەرعەکان هەرچەندە ناویشی لێبوو وەختی ئەوەی داهاتێ مەراجعەتی کولی بکرێ بۆ ئەوەی چیتر ئەوەندە ئەزیەت نەخۆن و تورکیاەوەندە قازانجەکە سیغەیەکی تر ببینەوە لە ناوچیە و لە ئیش و کاریش بۆ شێوازە لە گۆڕینی قیادە هەرچی دەکرێ هەرچەندە ئێمە هەمومان قەرداری پەکەکەین کە لە شوێنێک شۆڕش کردەوە مستەحیل بوو کورد شەرم بوو لەوێ ئێستا ئەوە هەموو دەستکەوتی باشە خزمەتی گەورەی خۆی کردووە و بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیش ئەو تیمەی ئێستا هەیە ڕاستی لە مجتەمەعی دوولی زۆر قبول نییە یعنی مراجعات ئەوەیە چی تێدەچی ئەوانە گۆڕانکاری بەسەر بێ ئەوانە هەمووی مۆزوعی گرنگن ئەگە بمانەوێت لەو هەوراسە وە پیلانە گەورەکانی تورکیا لەبار ببین ئەو بە کورتی بوو ئەوەی دەمینێ هەندە پرسیار هاتووە ئەگەر وەڵامیان بدەینەوە یەک لەبارەی ئەو هەموو سیخوڕانە پرسیاری کردووە لە کوردستان ڕاستی زۆر خەتەرە سیخوڕ لە هەرێمی کوردستان لە بۆ تورکیا هەیە لە مستەوای ڕئیس عەشیرەتە ئەوانە ڕۆژێک دادێ دەبنە بەڵای زۆر گەورە چکە تورکیا ئاعتیماد دەکات ستا ئەو سیخوڕانە بۆ لێدانی هەرێمی کوردستانیش پێویستە لە ڕووی ئاینی و تەربەوی و ئەمنیش خوێ ئێستا زیندانی ئاسایشمان پڕ وایە لە سیخۆڕ نەک لە پیا و چاک و ڕۆژنامە نووس و مەلای ئاین ئەوە پێویستە زۆر چارەی بکەین هەروەها شتەشترش لەبارەی ئاین ڕاستی لەو ماوەی دیسان وەکوێ هەرایش زۆر لەسەر ئاین دەکرێتەوە ڕخنەکان زۆر عەجایبن بەڵە دەرێن هەموو میلەتان ئەسوولیان لاین بەس کورد چێ ڕێدەوەی کردووە برادرێک شتێکی جوان نووسی ئەگەر حیزبی بەعز کە دژی دینە بەناوی ئەنفال هێرش دەکات سەری ئەگە ئەردۆگانێکی زاڵم بەناوی فەتح هێرش دەکات سەری چی تێدەچی ئەتوش بەناوی ئاەتە سوورەتەکی قورئانی وەڵامی و بەرپەرچیان بدێوە بۆ یعنی ئەو شێوازە ئایدیۆلۆجیای ئێستا کە لەسا هەرێمی کوردستان بڵاوە دژبەتی چەند زیانی لێداین ئەوانە وای کرد ینی داگیرکەران سوود لێ بینن دیعای زۆر گەورە من هەرچەندە ئەوە ناکە پاساو بەداخەوە هەندێک حرەکاتی ئیسلامی تایبەتی حرەکاتی عەرەبی و تورکی کە ئەو لایەنانە هەموو لایەن ئیسلامیەکەن ئەو لایەنانەی کە عامیلی عروبی بەسەدا زاڵە زۆر دوژمنی کوردن هەروەها لە تورکیاش بە هەمان شێوە ئەم سەرم لە دوو شت زۆرمەوە یەکەکیان دەرەچیە ئەو وڵاتانی وەکو تورکیا و ئێران و عێراق و سووریا کوردستانیان داجێت کە غەتری گەوریان لە کورد کردیا کەچی زۆرشیان ڕق لە کورد دەبتەوە
بە هەمان شێوە دەسەڵاتی کوردی خۆشمان زۆری زوڵم لەو میلەتەی کردی ماڵ و سامان هێشتا زۆری لەو میلەتەی خۆمانتوە بەڕاستیا من سەر لەو ئەوانە دەرناچی لە دوو پرسیار کەمایە لەبارەی ئایا سووریا دەتوانانی تورکیا ڕابگرێت ئەم پێم وایە تورکیا بەوەی ڕازی دەبی کە سووریا دێت چکە ئەوەی دەویست زۆر و لە عێراق شەر ئەوەی ویستووە وەکو باسم کرد تورکیا دەرێ ینی بەیوەبی ئێستا چۆن ئێستا لەسەر کەرکوب بۆ ئێستا خۆ ئەوەی ئیش لەسەر کەرکوب دەکات تورکیا و هەندێک لایەنی سونی و قەومی نا استراتیزیەتی هەرێمی چەند باڵە داچوە لەو ئیشانە ینی ئەوانن زیاتر ئەنی دەبی ئاگادار بین ئێمە لە تەسنیفی دۆست و دژمن زۆر خراپ بەهڵە داچوین ینی ئەوانە ئێستا وەکوی ئەوەی ناوێن لێ نەبوو نەزەری احتیوا ئەوەی کتێبی عمق استراتیجی بخینتەوە دەیزانی تورکیا لە بەرچی هاتە ناو گەمەی کورد بەداخوا ئەوانە نەیانزانی بەڵام ئەم پێم وایە ئەگەر ینی بە وردی قسە لەسەر بکەین تورکیا زۆر تووشی مەغروری بووە ئینشاڵڵا ڕووبەڕووی جەیشی سووریا و رووسیا دەبتەوە دەرسێکی باشی پێدەدرێوەبی لوتی بشتێ وەکەوەی سەدام کە زۆر گرنگ بوو مەجلیسی ئەمن لە کۆبوونەوەکەیدا بە پشتیوانی بەندی حەوت هەندە قەرار لەسەر تورکیا دەکات ئەمە زۆر حەولی تەقەلایان بەڵام بەخۆ دەزانی هەر ئەوەن دەکرا ئێمە دوێنێش لەگەڵ سەفیری بچێتی ئەوروپا هاتە لامان دانیشتنەی دوور و درێژ دەکەمە کرد زۆر باسی مەشروعی قەندیل و ئەو هەڕەشانی تورکیا لەسەر کورد و داعش بردنە قەندیل چەند هەڕەشەی لەسەر جیانیش بەس ینی زۆر مەفهومی و زۆر ئەو معلوماتانیان نەبوو لەبەر هەندێم درەم دیبلۆماسیەتی کورد لاوازە دەبوادی ئەوانە هەموو بگاتن ئەوانە مەوزوعی داهاتوون بەڵام هەموو خەڵکی کوردستان وازم حەزەکە ئێستا سووریا و تورکیا ڕووبەڕووی یەکتر بنەوە ئەمە پێشنیارێکیشمان کرد لە بۆ هەرێمی کوردستان نەیان کرد نازەم لەبەرچی 3 ڕۆژ لەوە پێش کە کۆنگرەی جامیعەی عەرەبی هەبوو لە قاهیرە ئێمە زۆر حەولمان لەگە هەرێمی کوردستاندا ئەوانیش دۆسیەیەکی خۆیان ئەو دۆسیەی هاتنی جەیشی تورکیا بۆ ناو خاچی کوردستان کە بە پرسی کەس نییە دوو جاریش پەرلەمانی کوردستان داوای دەرکردنی کردنیە نەڕۆشتینە بابی دەسەڵاتی کوردی جورئەتیەوەی هەبوایە ئەو دۆسی لەگە وەزیری خارجی عێراقی ببردوایە قاهیرە و لە جەدوەلی ئەعمال تۆماری بکردابایە ئێستا دەزانی چی لێدات چکە ئێستا جامیعەی عەرەبی بەڕاستی ماوە ئەو جارە یەکەم جارە موقفەکانی لەگە استراتیجێتی کورد دێتەوە دەوری ڕیاسەی جەمهوری زۆر گرنگ بوو لەو مۆزوعەی کە باش کردیان ئەوانیش ئەگەر غەرەتم تەڵەبیان لە هەرێمی کوردستان کرد کە مەلەفەک بینن لەگە خۆیان هەرێمی کوردستان یان تێنەگەیان تااقەتی نەبوویان نەوێرە نازانن چ بیان بردابایە سە لە جەدوەل تۆمار دەکرا یەک لە فەقەرەکان تەندید دەبوو بە وجودی تورکیا لە هەرێمی کوردستان و دەچوە ئەمم متحید چکە ئەو وەسایەکان هەموو ناردرا ئەمم متحید لێ لە جەدوەلی داهاتووی مەجلیسی ئەمن تۆمار بکرێت زۆر ڕێدوریە لە بۆ ئێمە نزیکتر ئەمە لە مێژە حەزمان دەکرد ئەو مەلەفەی هەرێمی کوردستان بە جۆرێک بگەیشتا بە لەو ڕێی دەگەیشت بەداخۆ هەرێمی کوردستان خەرچی اختصاسی ئەوانەی لە دەسەڵاتن زۆر اختصاص نینە لەو مۆزوعی نەگەیشتن ئەوشمان لە دەست ڕۆی ئەو یەک لە ئیشە گرنگەکانی ئەو سەردەمە بوو ئەگەر بی کوردابایە تر دەستان خۆش وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه